بەناوی خوای بەخشەندە و میهرەبان دەڵێ پاییزە و گەڵاڕێزانە ئەی گەنج قەدری تەمەنی خۆت بزانە بەخوا بزانە ئینسان لەو دنیاەدا میوانە. پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزەرمان پێ دەدات و ئاگادارمان دەکاتەوە لە فەرمایشتێکدا دەفەرمێ وەریای 5 شت بنبەر لەوەی کە 5 شتتان بەسەر بێت. یەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم وحەیاتەکە قبل مەوتیک، وەژیانت پێش ئەوەی کە بمریت بە دەرفەتی بزانە. وەکو چۆن ئەو گەڵایە لەو دارانە بۆتەوە و لە پاییزدا دەوەرێت و وشک دەبێت، ئاوا بەو شێوازەیە دەوەرێت، دڵنیا بە تەمەنی ئێمە و عومری ژیانی ئێمەش ڕۆژێک دێ ئاوا وشک دەبێ و زەرد دەبێت. دەبێ وەریای تەمەنی خۆمان بین، وەریای ژیانی خۆمان بین، چونکە ژیانی ئێمەش چەند بەهار و پاییزێکە و دواتر کۆتایی پێدێت. خۆشی بۆ ئەو کەسەی ئەو عومر و ژیانەی بە دەرفەت دەزانێت بەر لەوەی کە بمرێت ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست دێنێت.